بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، صالي كۆچی پێغەمبەری خوا عليه سڵات وسلام وەرچەخانێکی دنیاە بۆ مرۆڤەکان. ئینسان ئەتوانێ سوودی وەربگرێ، ئیسفادە زۆر وەرگێ لەو کۆچی پێغەمبەری خوا عليه سڵات وسلام، چی وەک وڵات، چی وەک فرد، وەک تاکی مسلمان و چی وەک وڵات و حکوومەت ئەتوانین ئێمە سوودی وەرگین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ هات پێشی خۆی دنیا وەک دارستانیەک بوو، واتە بڵێن دنیایەکی تر بوو. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات مرۆڤەکانی دەرکرد لە تاریکی بەرەو ڕووناکی، بەرەو ئازادی، بەرەو ئەو شتە جوانانەی کە ئیسلام داهێنا و هێنای. یەکێ لەوانە ئەوەیە کەوا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کۆمەڵێک چین لەو چینانەی کە ئافرەتن، کە قورئانە فەرمیێ فەبیئەیی ذەنبین قوتیلەت، واتە حەساب بۆ ئافرەت نائەکرا، حەساب بەو کەسانە ناکرا کەم دەسەڵات بوون، حەساب بەو کەسانە ناکرا کە بۆ نمونە هیچیان نەبوو، ئیلا ئەو کەسانە نەبێت کە دەوڵەمەندن دەسڕۆن، حەسابیان بۆ دەکرا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەیامەکەی هێنا، مرۆڤەکانی یەکسان کرد کە مرۆڤ حەساب کرا بۆ مرۆڤ وەک مرۆڤ، چی ئافرەت بێ، وەچی پیاو بێ، وەچی دەوڵەمەند بێ، وەچی هەژار بێ، وەچی ڕەش بێ، وەچی سوور بێ، ڕەنگەکان وە زبانەکانش تەنانەت، بۆی حەسابی بۆ هەمووی کرد. ئەم ئیسلامە چونکە پەیامێکی گەورەیە، هەر کەسێ لە ژیانی خۆیدا چی وەک وڵات و حکوومەت، چی وەک فرد ئەگە بێت و لەسەر ئەو ڕێبازە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێتە خێر و بەرەکەت بۆ خۆی و بۆ وڵاتەکەی.